بۆ ئەوەی چیتر دانەبڕێن لە سەماکردن، سەماکاران دوای ساڵێک لە داخستنی دەرگای خوێندنگەکە بەڕوویاندا جارێکی دیکە گەڕاونەتەوە سەر تەختی شانۆکان تاوەکو لە ڕێگەی زمانی جێستەوە لەگەڵ دنیای دەرەوە بدوێن. لە مناڵەوە حەزم لێ بوو ئێرش لە فەیسبووکە و لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دیایان بۆ کرد تر منیش ناوم نووسی و ڕاستی هونەرێکی زۆر سادەیە زۆر بێدەنگە تر وشەکان بەجەستە دەرەبڕی ئەوە وای لە من کرد کە زۆر حەزم لێ بێ. سەما ئەو زمانەیە کە قسەی جەستەکانی ئەو قسانی کە بە دەنگ ناوترێ یاخود بە نووسین ناوترێ بە سەما ئەتوانی بە جەستە دەری ببڕی وەکو زمانی جەستەوەیە. لەبەرەوە تەڵعا نەتوانین نەتەوەی کورد و سەمای کوردی و کللتوری کوردی بە نەتەوەکانی کە بگەێنین ئەگەر پەرەمان پێ بدرێ و یارمەتیمان بدرێ. ڕووبار ئەو مامۆستایە بۆ یەکەمین جار سەمای وەک هونەرێکی سربەخۆ لە شاری سلێمانی نمایش کرد. ئەم خانمە هونەرمەندە دەیەوێت لە ڕێگەی جەستەی نمایشکارانەوە هونەرەکەی تێکەڵ بە کللتوری گەران بکات چونکەوە خۆی دەڵێ سەما زمانێکە بۆ خوێندنەوەی سەر جەمکایەکانی ژیان، زمانی ئاماژە دیار و نادیارەکانە و لە مێژە بڕوای بەدانانی سنووری پیت و وشە و ڕستەکان و گوتاری چاقبەستونیە. لاس و غەزاڵەکەی مامۆستا ئەنوەرمان بەکارێنا کە ئەمە شتێکی داستان و کللتورێکی خۆمانە. من ئای چەندم خۆشەوەکەی علی مەردانم بەکارێنەوە، مۆسیقاکانی کامکارەکانم بەکارێناوە و چەندێنی تری لەو بابەتە کە ئێستا بە تایبەتی من هەر ئەمە لە کللتورە ئیشکەم. لە هەموو شێکمە ئاماژەیەکی کللتورم پێیاوە. لە گەڕانەوەی دەمامکە من دەفم بەکارهێنا لە مەملەکەتی سەر کە بردمانە ئەڵمانیاش هۆرم بەکارێنا سەوت بوو هەڵپەرکێم بەکارێنا سیویەک حرەکەی هەڵپەرکێم تێکەڵاو کرد بەڵام تێکەڵاوی مۆدێرنی ئەەکەی هەتا من لاوانە و شیوەنی ژنانم هێنا لە ناو لەوەی ئەڵمانیا بەشداریم پێکرد. سەمای هاوچەرخ هونەرێکی نوێیە لە بواری شان و سەمادا لە سەرەتاکانی سەدەی 20 لەسەر دەستی سەماکاری بەتوانە جان جۆر نۆڤەل لە ژێردروشمی ئازادکردنی جەستە و بنیادنانی ئێستاتیکایەکی نوێ کە لە ئێستای مرۆڤەکاندا بژی لە جیهاندا بەرپاکرا. ڕۆژی 29 شوبات کە ڕۆژی لەدایکبوونی ئەو سەماکارە بالیەیە لەسەر پێشنیاری کۆمیتەی نێونەتەوەی سەما یونسکۆوە لە ساڵی 1972 بە مەبەستی ڕێزگرتن لە هونەری سەما وەکو زمانێکی هاوبەشی جیهان بە ڕۆژی سەما ناونرا. ئەم سەماکارانە دەڵێن سەمای بالیە نەبووە تا سەمایەک وەک هونەرەکانی تر تێکەڵ بە کللتوری کوردەواری بێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێیان وایە توانیویانە لەو دوو سنوورەکانەوە ئەم هونەرە بکەنە نازنامەیەک بۆ ناساندنی کورد. تەرز عەبدوڵڵا، ڕوودا و سلێمانی.